بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنامەی ئەمڕۆم بەروایندەیەکی گەشتر جیاواز لە کارنامە و پلانی کۆمەڵی ئیسلامی بۆ داهاتوو دەمەوێت گفتوگۆ لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەم کە بزانین لە ڕووی ئەمانەوە توانا و پلانی کۆمەڵی ئیسلامی لەناو حکوومەت و پەرلەماندا چی هەیە بە تایبەتی ئەو هەڵوێستەی چەند ڕۆژی ڕابردووی مامۆستا ئەحمەد کە بە دوو کورسی پەرلەمان کە کۆمەڵی ئیسلامی هەیە بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق توانیان چه جۆرە هەڵوێستێک بنوێنن کە زیاتر لە قەبارەی خۆیان بوو. مامۆستا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بێمت بەخشی و ئەمڕۆ میوانداری ئێمەت قبوڵ کردووە. سپاس بۆیەوە خۆشحاڵم کە لەو بەرنامەیە لە خزمەت جەنابتانە. زۆر سپاس مامۆستا ئەحمەد، ئێوە بە دوو کورسی پەرلەمانەوە ڕەنگە زۆر جار ئەم پرسیارە لە کۆمەڵ بکرێت بڵێ ئێوە بە 6 کورسی یا بە دوو کورسی وەتوانن چی بکەن. منیژەم پرسیارە لە تۆکەم بە دوو کورسی یا سبەینە بە 6 کورسی پەرلەمانەوە توانین چی بکەین؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ تۆ کاکجرا، سپاس بۆ کەناڵی پەیام کە بڵنگۆ ڕاستەقینەکەی کۆمەڵی ئیسلامی و دەنگە دلێر و بوێرەکەی خەڵکی کوردستان. لە ڕاستیە تا کورسیت زۆر بێ ئەتوانی حقوقی زیاتر بەدەستبێنی هەڵوێستی بەهێزتر، بەڵام نەوعی کورسیەکانیش ئەوە ئەگۆڕێت لەو نەوعیەتەی کە فراکسیۆنمان دیوە بە زیاد لە دەکورسی هەڵوێستێکی ئەو تۆی نەنواندووە بۆ خەڵکی کوردستان تا بتوانێت حقوق و مافی خەڵکی کوردستان بەدەستبێنێ بگرە زۆرترین کات مەبەست لە زۆرکردنی کورسی لەلایەن دوو هێزە دەسەڵاتدارەکەەوە بۆ ئیمتیازاتی حیزبی بووە، نەک بەو ئەندازەی کەوا بۆ ئیمتیازات و مافی خەڵکی کوردستان بێ و تەجروبەکەش و تەرجەمەکەشی لە واقعەکە هەیە. ئێمە لە 2023 لە بەغداین نەتوانراوە ئەو کێشە هەڵواسراوانەی لە نێوان بەغدا و هەرێمە هەند چارەسەر بکرێ و نەتوانراوە ڕێگەل لە هەندێک یاسا بگیرێ کە لە چوارچێوەی پرۆژە یاساکانی عێراقدا بۆ نمونە هەندێک یاسا هەبووە نەتوانراوە بەویستی ئێمە دەربکرێ بۆیە دوجار یا تەوافق دروست نەبووە لەسەری یاخود فعلەن فەجوات بۆ نمونە مەتارات بۆ نمونە هەندێک یاسای دیکە لەو بارەوە. کۆمەڵی ئیسلامی ڕاستە کورسیەکانی کەم بوون، بەڵام بە دڵنیاییوە ئێمە کاتێک کە باسمان لەوە کرد لە کاتی ئەو بابەتەی لەم ئەخیرانە دروست بوو هەر کەس سیڤی خۆی ئەخوێندەوە. ئێمە سیڤیەکەمان تەرجەمەکراو بوو بە عەمەلی لە ناو لیژنەی مالیە، بۆیە هیچ ئیتفاقێکی سیاسیمان لەگەڵ هیچ هێزێکی سیاسی نەکردبوو، تەنها بە پشتەستوری خوای گەورە پاشان بە هیمەتی خۆمان و برادرانی کە هاوڕامان بوون بە تایبەتی کە ئێمە ئیعلانی ئەومان کرد کە ئێمە خۆمان کاندید دەکەین، نەوەی نوێ ئیعلانی کرد کە ئێمە کاندیدی کۆمەڵی ئیسلامی کاندیدی ئێمەشە و پشگیری لە کاندیدەکەی کۆمەڵی ئیسلامیەکەین کە لێرەوە جێگەی دەستخۆشی و سوپاسە کە ئەو هەڵوێستە شەرەفەندانیان هەبووە بەرامبەر بە ئێمە و بەرامبەر بەو هەڵوێستەی کە ئێمە وە تا دوجاریش ئەو هەڵوێستیان بەردەوام بوو جگە لە لایەنەکانی دیکە کە لەناو ئەو چوارچێوەیەک بوو کە ئێمە حەز ناکەم باسی هەموو لایەنەکان چکە لەوانەیە حەساسیەت دروست بکەن، بەڵام ئەوان لەبەرەوەی ئیعلانیان کرد بۆیە باسیەکە. ئێمە بە دوو کورسی وەتوانیمان 53 دەنگ بەدەست بێنین کەواتە قورسایی دوو کورسەکەی کۆمەڵ بریتین نییە لەو دوو کورسەی کە دوو کەسی لەسەر دانیشە، بریتە لەو معنەویاتەی بریتە لەو پاڵپشتەی کە لەناو پەرلەمانە. جگەل لەوە ئەگەر ئەو ئیتفاقە نەکرایە کە ئیتفاقێک بوو دوو کورسی بەرامبەر بە 200 کورسی ئیتفاقکە کرابوو، بێجگە لەوانەی دیکەش کە بە شێوەیەک لە شێوەکانی ئێمە هیچ پەیوەندیەکی ئۆرگانی یا پەیوەندێکی سیاسی یا پەیوەندێکی حیزبی مان لەگەڵیان نەبوو، بۆیە دوجار دوو کورسەکەی کۆمەڵی ئیسلامی توانی 53 کورسی لە دەور خۆی کۆکاتەوە بێتە هەڵوێستێک کە لە دنیا دەنگ بداتەوە، چکە کۆمەڵی ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە لە وڵاتانی دەرەوە ئەم هەڵوێستیان بەرز نرخاندبوو لە کاتێکە ئەوان لە ڕووی ئایدۆلۆژیوە لە ڕووی فکرۆ لە ڕێوانەوە جیاوازن لەگەڵ فکر و بۆچوونی کۆمەڵی ئیسلامیە، بەس لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەدای پەرلەمانیەوە کۆکن لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە، لەگەڵ سیاسەتی کۆمەڵی ئیسلامیە، لەگەڵ سیاسەتی گروپی کۆمەڵی ئیسلامیە. بە تایبەتی برایانی بەڕێز کاک دڵشاد مەجید کە لە سویدەوە تەڵەن تەواوی چالاکیەکانی شیکاری بۆوە کرد کە ئەوەش ڕۆڵێکی کاریگەر بوو لە ڕاستیە
پەیوەندی دیار بوو لەگەڵ پەرلەمانتارەکانە زۆر بەهێز بوو چونکە دقە بە دقە دوای ئەوەی کە من سەیری ناو تۆڕە کۆمەڵایەتەکانم کرد سەیرەکەم دقە بە دقە ئەو هەواڵ و چالاکیانە نەقڵەکرێک لە ناو پەرلەمانە فشارێک لەسەر ئێمەیە ڕوبەڕووبوونەوەی ئێمە چۆنە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی بەڕاستی بوێر و ئازا وەک کاک پەیکار عوسمان بە تایبەتی کۆمەڵێک ڕۆژنامەنووسی دیکە کە لێرەدا ناوەکانیان بینیە یا باسکردنیان بۆ من جۆرێک لە زەحمەتە ئەم هەڵوێستە لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لە هەڵوێستی کوتلەی کۆمەڵی ئیسلامی بوو بە هەڵوێستی نوخبەیەکی ڕۆشنبیری ئازادی خواست کە بە دوای ئەوە گەڕێن کە ئەو چەقبەستویەی کە هەیە لە نێوان هێزە سیاسیەکانە دەربچێ و دوجار بە پشتیوانی کۆمەڵی ئیسلامی ئەو هەڵوێستیان و توانرا هەڵوێستەکە بێتە هەڵوێستێکی زۆر گەورە و چاوەڕێ ئەوەی لەکەین کە لەمە دوا بە پشگیری ئەو بەڕێز و خۆشەویستانە بتوانین هەڵوێستی گونجاوتر زۆر باشە چی وا دەکات کە بە دوو کورسیەوە بتوانانی بۆ نمونە کوتلەیەکی 53 کورسی دروست بکە یا ڕایەکی 53 کورسی دروست بکە ڕەنگە آخر هەرەمەش پرسیاری هاوڵاتی بێ بە 6 پەرلەمانتارۆس بێنێتوانن بۆ نمونە پاشەکەوتی یاسا پاشەکەوتی موچە هەڵوەشێننەوە یان ئێمە پرسیاری هاوڵاتی ئەگەر ئێمە لە پەرلەمانی عراقا توانی بێتمان ڕایەکی 53 کەسی بێت تەوافقی پێشوەختە و سیاسی کۆ بکەینەوە ئەتوانی لە داهاتووشدا چی بکەیت لە پەرلەمانە باوەڕ بکە کاک جەلال لەگەڵ ئیتیفاق نەبووایە و ئەگەر بۆ شەوی دووەمیش کە دانە بەدانەی پەرلەمانتارەکان لە ڕێگەی سەرۆکوت لە شیعیەکان کە جاران ئەوانە ئەگەر کەسێک لە ئێمە مەرحەبایەکی بکردایە سەردانێک و مناقەشەیەکی لەگەڵا بکردایە نەتەوایەتیان پێفرۆشتینەوە کە ئەوانە چۆن مامەڵەیان لەگەڵاکەن کەسێکی وەکو هادی عامری 45 دقە لەگەڵ من لە هێنان و بردنا بوو کە بە هەموو شێوە فشارەکان و کۆمەڵێک ئەحزابی دیکە کە من پێم سیر بوو ئەحزابێکن بەحساب ئەحزابی ئیسلامی نێرابوونیان بۆ نردبوویان بۆ لای من کە پاشەک شە بکەم زۆرم پێ سیر بوو. هادی عامری ڕوبەڕوو بوو؟ هادی عامری 3 جار قسەمان کرد بەیەکەوە 3 جار تەکلیفی کرد 3 جار بە شێوەیەک لە شێوەکان ئەوت ئەمە بۆ خۆت باشە جۆرە ینی تهدیداتی مبەتەن لە ناو بابەتەکە هەبوو و ئیغراعاتێکی مادی زۆریش هەبوو. قەزیەکە کاک جەلال بۆ پەرلەمانتار گرنگە ببێ یەکەم ئیرادە دووەم مەبدە هەر پەرلەمانتارێک بە تاگ بێت من لە کۆڕێک لێرا باسم لەوە کردوتیان ئەو 11 کورسیە یا ئەو 15 کورسیە چیان پێکرێت وت من قەناعەتم وایە بە یەک پەرلەمانتار لە هەر پەرلەمانێکە یەک پەرلەمانتاری لێبێ ئەگەر ئیرادەی هەبێ و ئەگەر مەبدەئی هەبێ ئەتوانێ کاریگەری خۆی هەبێ و فعلەن ئێمە توانیمان بە دوو پەرلەمانتار یا یەک پەرلەمانتار بتوانێت ئیرادەی هەبێ کە من ئیرادەی ئەوم بۆ دروست بوو کە فعلەن ڕکەبەری ئەو هەموو هێزە سیاسیە بکەم ئیرادە و مەبدە یەکەم جار ئیرادە ئەبێ هەبێ ئیرادەی ئەوەت هەبێ کە بتوانی ڕوبەڕووی بەرامبەر بوەستیتەوە ڕوبەڕووبوونەوە نابە بەو سراعی کە سراع تەقلیدیە کە ئێمە تێگەین ڕوبەڕووی ئەوەی کەوە ئەوەی لە ناو چوارچێوەی دەستور و یاساکانە هەیە بتوانانی ممارەسەی بکەیت خۆ کەس ڕێ لە کەس ناگرێت کە بڵێ خۆت کاندید کە یا خۆت کاندید نەکە بەڵام کاتێک کە کاندید دەبێت اینجا لێەوە فشارەکان دەست پێەکە لە بیدایەتە بە شێوە سادەکەی دوایی بەرەو قۆناغەکانی ئەلف و باوجی مەڕوا تاوەکو ئەگاتە تهدید و کە بۆ ئێمە دروست بوو کە گوێمان نەدایە لەبەرەوەی پەرلەمانتارانی کۆماڵ و پەرلەمانتارەکانی کوردستان چ لە خولی پێشووە لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی ئیتیحادی قەناعەتم وایە ئیرادەیەکی بەهێزمان هەبوو بەو بابەتە دوو خاڵی مەبدە ئێمە قەزەیەک هەیە زۆر جار لە مەجالی سیاسیا کۆمەڵێک مەبادئ کە تەرحەکەی سەیرەکەی لە ئەنجامی بوونی ئەو مەبدەئە کە دەرجیانەکەی لە مەبدەئەکە کۆمەڵە کەسی دیکە ڕێت ینی دێت هەماهەنگە بێت چونکە هەمان مەبدەئی هەیە بۆ ئێمە یەکێک لەو مەبدەئانەی کە هەمانە مەبدەئی حوریەی سیاسیە حوریەی سیاسی بریتێ لەوەی کە من لەگەڵ لایەنێکی دیکە اینجا مەذهبی جیاوازە ئایدۆلۆژی جیاوازە فکری جیاوازە بۆچوونی جیاوازە بەڵام قەزیەیەک هەیە من قەناعەتم بەوە هەیە کە ئەو ئازادە لەوەی چ مەبدەیەکی ئەوش قەناعەتی بەوە بۆ دروست بێت کە من ئازادم لەوەی چ ئایدۆلۆژیەیەکم هەیە ئەگەر ئەم دوانە نەبوونە عەرقەلە ئەوە ئەتوانین کاری هاوبەش بکەین بۆیە من لەگەڵ ئەو 52 کەسەی کە بوو لە ڕووی ئازادی سیاسیەوە یەکمان گرتبوو مەسەن شیعەیان تیا بوو سونەیان تیا بوو خەڵکی عەلمانیان تیا بوو خەڵکی چەپیان تیا بوو
مثلەن قەنەعەتم وایە تورکمانیان تیا بووە لەگەڵەوەی کاندیدە بەربژێرکراوەکەی بەرامبەرم تورکمان بووە تورکمانیان تیا بووە کە دەنگی داوینەتێ بۆ چونکە تەجروبەی عملی یا تەرجمەی CV ئێمە لە خلالی 4 ساڵی پێشوە ئەوەی سەلماندە بوو کە ئێمە ئەتوانین ڕۆڵ ببینین ئێمە ئەتوانین ئەوەی کە ئەیڵێن ئەیتوانین تەرجەمەیکەین ئەوەی کە ئەیڵێن مزایدەیەکی سیاسی نیە ئەوەی کە ئەیڵێن بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی خۆمان نییە وەکو کۆمەڵ زۆر باش ماوەس ئەحمەد حزب یا سیاسەتی حزب تا چۆندە پشتیوانتانە لە ئەو هیمەتەی کە کردوتانەوە سبەینە ڕەنگە لە پرۆژە یاسایەکی تردا وەک چۆن لە ڕابردوو لە یەکێ لە مقابلەکانە باس لە ینی پشکی پێشمەرگە دەکەی لەناو بودجەیە بۆ دیفاعی کە لە پێشمەرگەت کردووە ینی پشتیوانی حزب ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی وەرە ئامیری کۆمەڵی ئیسلامی چەند بوو بۆ ئێوە وەسبەینش چۆنە بۆ پەرلەمانتارەکانی ترمان لە کوردستانە طبعا ئێمە لەو بابەتە من کە لەگەڵ مەکتەب سیاسی و دوای پرسم بە جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کرد پشتیوانێکی زۆر گەورە کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە منی کرد و پاشان مەکتەب سیاسی کردیان ئەوە بریتی بوو لە پشتگیری ئەو ئیرادەیەی کەوا کۆمەڵ داوێتی بە من بۆیە زۆر فشاری ئەقلیمی دروست بوو لەسەر مەکتەب سیاسی و پەیوەندیان بە جەنابی مامۆستا عەلی باپیرەوە کردبوو دوای ئەوەی کە ڕەدی ئەوەی دابوونەوە کە هیچ هێزێکی سیاسی و هیچ دەوڵەتێکی ئەقلیمی و نێودەوڵەتی بۆی نییە تەدەخل لە شؤونی سیاسەتی کۆمەڵی ئیسلامیە بکە سەبارەت بە کاندیدەکەمان لە پەرلەمانی ئیتیحادی باسی لەوە کردبوو ئەوە پەیوەندی بە ئەو اعتقادەوە هەیە کە ئەو تاکە تا چه ئەندازەیە گەزانێ ئەو قەزەیە لە بەرژەوەندیە مانەوەی لە سەنگەری بەردەوام بوون یاخۆت پاشەکشەی بۆیە بابەتەکاندا دەست خۆمان بەڵام تەوسیەی ئەوەی بۆ کردم مامۆستا وتی ئەگەر ئەزانی بەردەوام بوون باشە ئەوە ئەگەر هەر باجێک هەیە چ کۆمەڵی ئیسلامی ئەیدا و چ خۆت ئەیدەی ئەبێ ئامادەویتیای وتم بەڵێ و دوای ئەوەی مەکتەبی سیاسی بە زۆرینەی دەنگ بڕیاریاندا بوو کە نابێ پاشەکشە بکەین لەو بابەتە بۆیە دوجار بوو مەسجێک کە پاشەکشەکردن لێی بە زەرەری پرۆسە سیاسیەکە بوو پاشەکشەکردن لێی لەوانەیە بە قازانجی کۆمەڵ و ئەتوانرا ئیستثماریکا وەکو ئەوەی داوایان لێکردین کە ئیستثماری ئیستثمارکردنی بەوەی کۆمەڵی ئیسلامی ئەیتوانی مساومە بکا بەو مەوقفەی کەوا پۆستێکی پێ بەدەستبێنێ مادیاتی پێ بەدەستبێنێ بەڵام کۆمەڵی ئەمە قازانجەکەی کۆمەڵی ئیسلام بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەم بەرژەوەندیەی خۆی ژێر پێخست ئەم بەرژەوەندیەی تاکانی کۆمەڵی ئیسلامی ژێر پێخست تی لەبەرەوەی ئەمە بووەتە مەسیجێکی سیاسی کە کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا لە ڕێگەی نوێنەرەکەیەوە قیادەی پرۆسەیەکی سیاسیەکە کە 53 ئەندام پەرلەمان لەگەڵ ئەو هەموو فشارەی لەناو پەرلەمانە هەیە هێناوەتە سەر یەک چوارچێوە بۆیە ئەمە باجەکەی هەرچی بێ جەنابی مامۆستا عەلی باپیر فەرموویان کە باجەکەی هەرچی بێ چ لەسەر گیانی خۆت بێ یا کۆمەڵی ئیسلامی بێ ئەبێ بەردەوام بێ و پاشەکشە لە مەزهەبی خۆت و لە مەزهەبی کۆمەڵی ئیسلامیشا دوور خەرەوە بۆ ئەوەی ئەو خەڵکەی لەسەر ئاستە جیاوازەکان لە ناو پەرلەمانەوە لە دەرەوەی پەرلەمان جۆرێک لە ئەمەلی بۆ دروست بووە جۆرێک لەوەی بۆ دروست بووە کە کەسانێکن تا ئێستا ماون پەیڕەوی لە مەبدە و بیر و باوەڕیانەکەن پەیڕەوی لەوەکەن کە بەرژەوەندی گشتی جێبەجێ بێ بۆیە بە هیچ شێوەیە نابێ پاشەکشە بکەی و فعلا من لە مەزهەبمان نەبوو کە بە هیچ شێوەیە پاشەکشە بکەم لەو بابەتە چونکە پاشەکشەکردن لەو بابەتە یانی نەگەیاندنی ئەو مەسیجە سیاسی کە هەمان مەسیجەکەت گەیاند ئێستا چۆن ئەم هەڵوێستەی کۆمەڵ تەرجمە بکەین بۆ خەڵک کە خەڵک بزانێمە لە داهاتووش یا دوو بەیانی لە پەرلەمانی کوردستانیشا بە هەمان شێوازین و سیاسەتی کۆمەڵ و پشتیوانیەکەی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانتارەکانی کە لە بەرژەوەندی خەڵکایە بە هەمان شێوازە کۆمەڵی ئیسلامی هێزێکی سیاسی بووە بە درێژایی 2005 لە ناو پەرلەمانی کوردستان و پەرلەمانی ئیتیحادیە بوو سەیری بە CV ئیعلانکردن و شەهادە و ئەوەمان هەیە و ئەوە ئەکەین و ئەوە ئەکەین من خوازیارم خەڵکی کوردستان بەوانە نەمان ناسن بە تەرجەمەکردنی ئەوەی کە لە ناو پەرلەمانە کردومانە و لەگەڵ هێزە سیاسەکانی ترا لە کۆبوونەوەکانە ئەنجاممان داوە و لە واقعی سیاسی ئەنجاممان داوە ئەوەمان بۆ بکەن بە CV کۆمەڵی ئیسلامی تا ئێستا هیچ بەڵێنێکی نەداوە جێبەجێی نەکا و نەچووەتە هیچ پرۆسەیەکی سیاسیەوە بە بەرژەوەندی گشتی تەواوی نەکا
و لە بەرامبەر ئەو حەجم و قەبارەی کە هەیەی بەرامبەر بەو حەجم و قەبارانەی کە لە بەرامبەرەتی هەرگیسە چاوی لەوە نەبووە ئەوە حەجمێکی گەورەترە ئەمە حەجمێکی بچووکترە بۆیە دوجار پاشەکشە بێ بکە بۆیە هەمیشە بەو حەجمەی خۆی توانوێتی ڕکەبەرایەتی و ململانێ بکە لەگەڵ گەورەترین هێزی سیاسی چ لە ناوچەکە بێت چ لەسەر ئاستی عێراق بێ آخر برادرێک کە هینمان هەبوو قسەمانە کرد بە یەکەوە بە تایبەت کاک دڵشاد وتی مامۆستا تو ئەزانی ئەچیتە ناو چ ململانەیەک و ئەزانی ئەچیتە ناو چ جەنگێک و وتم بەڵێ ئەزان مەسمە ناو چ جەنگێک و پشتیوانی هێزە سیاسیەکان ئازادی خوازان ئێوەی بەڕێزم لە پشت بێ دڵنیابن ئەو جەنگە بە سەرکەوتن کۆتایی دێت و ڕاستە جەنگەکە لە ئێستادا کۆتایی هاتووە بەڵام جەنگە گشتێکەوە کەڵێن انتهت المعركة ولم ينتهي الحرب کە ئەو دژایەتی ئێمە بێ و بەو ئازادی خوازانەوە دژایەتی هەرچی زوڵم و ستەم هەیە چ لە پەرلەمانی اتحادی و چ لە پەرلەمانی کوردستان و سەلماندوویەتی فراکسیۆنەکەی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان توانیوێتی چ دژایەتێکی گەندەڵەکان بکات چ دژایەتێکی ئەوانە بکە کە قۆڕخکارن چ دژایەتێکی ئەوانە بکە کە قوتی خەڵکیان بڕی و بە تایبەتی ئەمەوێ باز لە پێشمەرگە بکەم کە لەگەڵ بەڕێزێک لە ناو پەرلەمانە مناقەشەی ئەومان بوو کە هەندێک گلەی هەبوو لەسەر پێشمەرگە وتم بەشایەتی ئەو ئەندام پەرلەمانی خۆتان کە خولی پێشوو بووە لەوە ئەچێ بە قەدەر نیوەی پەرلەمانتارەکان هەوڵ و هیمەتم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کردوێ و ئەتوانی لە نوێنەرەکەی خۆتان پرسی لە لیژنەی مالیە کە لە نوێنەرە کوردەکان بپرسن لە لیژنەی مالیە کە تاکە کەس بووم لەگەڵ کەسی دووەمی هێزی حەشتی شعبی کە ئێستا هەندێک لایەن کە کاتی خۆی ئەو وێنەی منیان بڵاوە کردووە لەگەڵ حەشتی شعبیە وێنەی گرتووە تەمان ئەو وێنەیە هی ئەو لقاء بوو کە ئەبوو مەهدی مهندس لە ناو لیژنەی مالیە قەناعەتم پێکرد ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان کە ئێستا قەناعەتیان بەوە نییە ژمارەی 40,000یان بۆ بنووسن قەناعەتی کرد کە بێ هێزی پێشمەرگەی کوردستان 100,000 پێشمەرگە کەمتری نەبێ و هەموو حقوقی تدريب و تسليح و تجهيز و موچەشیان لەسەر حکوومەتی ئیتیحادی بێ بەڵام دوجار هێزە کوردستانیەکان لەو مەرحەلەیە پشتگیریان نەکردین کە ئەو پرۆسەیە لەلایەن ئەو چوار هێزە سیاسیەوە نووسیمان بە تایبەتی ڕۆڵی گرنگی ئاڵاخان لەو بابەتە زۆر بەرچاو بوو کە توانیمان مەسیجێک بگەین و ینی خاڵێکمان نووسی لە ناو موازنە کە هەموو پێشمەرگەی کوردستان حکوومەتی اتحادی ملزەمە بۆ باوەی کاوا موچیان بە مەرجێ هەرێمی کوردستان جەدوەل و خشتە و ناوی ئەو پێشمەرگانە بدا بەڵام بەداخەوە دوو هێزە سیاسیەکە ئەو کاتەش کەم تەرخەم بوون لە ئاستی پێشمەرگە لە ئاستی موچەی پێشمەرگە و ماف و امتیازاتی پێشمەرگە بۆیە نەتوانرا پرۆژەکە جێبەجێ لە کارنامەکەی کۆمەڵی ئیسلامیش داهاتووە کە دایانەوێ هێزی پێشمەرگە بکەن هێزێکی نیشتیمانی واتێەوە گەر لە ڕابردوودا توانی بێتان ئەم هەوڵ و تەقەلایەنە بدەن بۆ هێزی پێشمەرگە لە تاهاتووشدا لە ناو پەرلەمانی کوردستان بە یاسا دەتوانن ژیانی پێشمەرگە خۆشکەن و بە یاسا دەتوانن هێزی پێشمەرگە بکەن هێزێکی نیشتیمانی یەکێک لەو خاڵانەی کە زەڕورە بکرێت بریتە لەوەی ئیعادە هەیکەلە بکرێتەوە لە موسساتی ئەمنی و دیفاعی عێراقە من کاتی خۆی کە باس لە حەشتی شعبی کرا ئایا چ مامەڵەیەکمان هەبێ لەگەڵ ئەو یاسایە وتم ئەگەر قەناعەتتان بەوە هەیە ئەم یاسایە دەنگی لەسەر بدرێت با ئیستیسمار کرێ بە ئاڕاستەی پێشمەرگە چۆن یاسایەک بۆ حەشتی شعبی هاتوۆتە ناو پەرلەمانی ئیتیحادی با یاسایەکیش بۆ پێشمەرگە بە هەمان حەجم بێتە ناو پەرلەمانی ئیتیحادی ئەگەر ئەوان دەنگیاندا بە مقابل ئەگەر دەنگیاندا بە قانونەکەی ئێمە ئەوە ئاسایە بێت چونکە چۆن حقوق بۆ خۆت بەڕەوابینی بۆ بەرامبەرەکەشی بەڕەوابینی بەڵام نەتوانرا ئەو یاسایە بهێنرێتە ناو پەرلەمانی ئیتیحادیەوە چونکە ئەو دوو هێزە سیاسی قەناعەتیان بەوە نییە مؤسسەی پێشمەرگە بکرێتە مؤسسەیەکی دەستوری و بکرێتە مؤسسەیەکی قانونی و بە شێوەیەکی فەرمی مامەڵەی لەگەڵا بکرێ حەجمی دیار بێت لە ڕووی عەدەدیوە کە تا ئێستا دیار نییە حەجمی دیار بێت لە ڕووی پلەبەندیوە کە تا ئێستا دیار نییە حەجمی دیار بێت لە ڕووی موچە و ئیمتیازات و تەسلیح و تەجهیز و تەدریب و ئەوانە کە تا ئێستا دیار نییە بۆیە دوجار ئێمە وتمان کەواتە مادەم هیچ ئیمتیازاتێکی بۆ پێشمەرگەتیانە ئێمە ژامادەنین هیچ ئیمتیازاتێک بۆ حەشتی شعبی جێبەجێ بکەین بۆیە لە کاتی دەنگدانی
پرۆسەی دەنگدان بە یاسای هەشتی شابی ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هاتینە دەرەوەی قاعەکە و قاعەکەمان بەجێ زۆر جەرمام ساحمەت ئەگە بەڕاشکاوی جوابم بدەیتەوە ئەوە تا ئێوە دەنگتان بە پرۆژه یاسای هەشتی شعبی نەداوە هۆڵی پەرلەمانتان جێهێشت ئەوە تا بەرامبەر هادی عەمری حڕازی نەبووی ینی پاشەکشە بکەیت و وەستایتەوە زۆر لە وێزگەکانی ترکە بینیمانە ئەوەی کە لەگەڵە بوو مهندیسا کردوتە بەڵام دەبینی ئێستش هەشتا هەر دەڵێن نا کۆمەڵ ئیسلامی ڕەنگە سەر بە ئێران بێ یا سەر بە تورکیا بێ یا سەر بەکوێ بێت ئێوە ڕەنگە لە ناو چەقی ململانەکانە زیاتر بن لە عێراقا کۆمەڵ ئیسلامی تا چەندە ئەجیندای وڵاتانی دەرەوە جێبەجێ ئەکات ئاخر ئەمە زۆر وازەحە کە کۆمەڵی ئیسلامی ئەلەم قۆناغەیە کە ئێرانیەکان تەلەفۆنیان بۆ مەکتەبی سیاسی کردووە لەگەڵ جەنابی مامۆستا باپیرا قسەیان کردووە کە فشارێکی دنیا دروست بووە لەوەی کە بە ئەحمەی حاجی ڕەشی بڵێن سەحب کا لەو پرۆسەیە بە هیچ شێوەی گوێمان لەو وتانە نەگرتو وتمان ئەمە پرۆسەیەکی سیاسی داخلی بۆمان نییە هیچ هێزێکی سیاسی ئەقلیمی تەدەخل بکات لە ناو شؤونی کۆمەڵی ئیسلامیە و من خۆم قەناعەتم بەوە نییە کەوە هیچ دەوڵەتێکی ئەقلیمی و هیچ زلهێزێک تەدەخل بکات چونکە ئەمە شەئنێکی عراقی بەحتە دوای ئەگەر لە کوردستانە دروست و شەئنێکی کوردستانی بەحتە بۆیە جێگەی قبول نییە دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران تەدەخل بکات لە شؤونی ئەحزابە بۆیە کاتێک کە باز لەماکرێ هەندێک کێسی نایار هەیە بە کۆمەڵی ئیسلامی کە خەوی ناخۆشی پێوە بینێ لە کاتێکا کە ئەو خۆی بەوە زانێ پێگەیەکی هەبووە لەناو ئەو واقعا و ئێستا پێگەکەی نەماوە بۆیە ناچار پەنابابەوە ئێمە و کۆمەڵی ئیسلامی تەبەن ئامادەین مامەڵە و علاقەمان هەبێت لەگەڵ هەموو ئەحزابی دنیا بە هەموو شێوەکانەوە تا بتوانین بە چه چوارچێوەیە دەتوانین خزمەتی جیهانیان بکەین لە پرۆسەیەکی سیاسی سەردەمە و چۆن ئەتوانی خزمەتی خەڵکی عراق بە گشتی بکەین و چۆن خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان ئەمە ئەوەمان پێڵێ کە ئێمە بێ پەیوەندیمان هەبێت لەگەڵ هێزە سیاسەکانی ناو کوردستانە و پەیوەندیمان هەبێت لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکانە بەڵام ئەم پەیوەندیە لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکی عراق نەبێت لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێت لەسەر ئەساسی ئەوە بێت کە ئەمانە چ ڕۆڵێک و کاریگەریەکیان هەیە ئێمە 1200 کیلومتر تا 1400 کیلومتر سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە ناکرێت ڕۆڵی ئێران نادیدە بگرین من لە محاضرەیەکە لە ئەمریکا باسم لەوە کرد کە دوای ئەوەی پرسیاری و سیرساری ئەویان بۆ دروست بوو ئێوە پێشنیارتان چییە بۆەوەی وتم من پێشنیارم ئەوەیە چۆن ئێوە توانیوتانە ئەمریکەکان لەگەڵ ئێرانەکانە لە کۆبنەوەی پێنج کۆیەک بۆ مەسئلەیەکی گشتی ڕوبەڕووی یەک دانیشن بۆ مەسئلەی عراقی ئەگەر قەناعتان وایە بەرژەوەندەکانتان بە شێوەیەک لە شێوەکان تێگیرێ بۆ مەسئلەی عراقیش دابنیشن بە یەکۆ جار ڕاستەوخۆ دابنیشن لەگەڵ ئێرانیەکان بە ئەمریکیەکانمت یاخود لە ڕێگەی وەسیتێکەوە کە چه سەفارات بێت چه حزبێکی ناوخۆیی بێ کە ئەم بەرژەوەندیانەیە یەک بخە تاوەکو ئێمە ئەو جهودانەی هەردووکتانێکن چکەوتم خەڵکی عراق و هەرێمی کوردستان قەرزاری کۆماری ئیسلامی ئێرانن لە ڕووی تاریخیەوە لە هەموو وێستگەکانی ژیانە لە سەردەمی پێش کیمیاویەوە لە ساڵی 74 خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەتی هەڵەبجە کاتێکەوە بەرناپاڵم کەوتۆ خەڵکی هەڵەبجە چوون لە ئێرانە گیرساونەتەوە بۆ فترەیەکی زەمەنی زۆر لە ئێرانە بوون لە دوای ساڵەکانی کە ئەو هێزانەی کە ئێستا هەن زۆربەی زۆریان لە ئێران پێگەیان هەبوو حیاتی سیاسیان لە فترەیەک لە فترەکانی زەمەنیان لە ئێرانە بەسەر بردووە لە ڕاپەڕین لە کیمیایەکە خەڵکی کوردستان لە کۆڕەوەکە خەڵکی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان چوونەتە کۆماری وڵاتی ئێرانەوە ئێران چ وەک شەعب و چ وەک حکوومەت هەردوو حکوومەتەکە مەسەن لە ساڵی هەفتانەوە کە ئینقلابی ئێران دروست ئەبێ ئێستا سیستەمێک هەیە پێشووتر سیستەمی شا هەبووە لە سەردەمی 74 خەڵکی هەڵەبجە چوونەتە ئێرانەوە کەواتە لە ڕووی شعبەوە وەکو گەلی ئێران و لە ڕووی حکووماتەوە بە هەردوو قۆناغەکانەوە خەڵکی هەرێمی کوردستان جۆرێک لە قەرزارباری خەڵکی ئێران هەن بە حکووماتیانشەوە بۆیە ناکرێ ئەم قەزیەیە نادیدە بگرێت لە هەمان کاتە لە 2003 کاتێکەوە هێزە ئەمریکیەکان بە شێوەیەک لە شێوەکان دێنە عراق و سەدام حوسێن ڕوخێن و 5,000 کوشتە ئەدەن و زیاتر لە 3 تریلیۆن دینار سەرفەکەن بۆ بابەتە ڕاست ئەوان بە شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندی خۆیان تحقیق کردووە خۆ لەو تحقیقکردنی بەرژەوەندی ئەمریکیەکان بەرژەوەندی ئێمەش تحقیق بووە بۆیە وتم خەڵکی عێراق ئەم دوو تاریخە و ئەم دوو هەڵوێستە چه ئەمریکیەکان و چه ئێرانیەکانی لەبەرچاوە بۆیە ناکرێت ئێوە بەرژەوەندەکانتان دژ بێ ئێمە زەرری لێ بکەین ئێمە ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ هەر کەس بێ
بۆ بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە بێ بۆ بەرژەوەندی باڵای خەڵکی عێراق بێ جۆرێک لە قەزەیەک هەیە کە خەڵکی ناڕۆشنبیر ئەم قەزیەی بۆ شی ناکرێتەوە فەرق هەیە لە بینی عەمالەت لەگەڵ هاوپەیمانی لەگەڵ تەعامل لەگەڵ بەرژەوەندی دروستکردن لەگەڵ ئەوی بتوانی لەگەڵ ئەو هێزانەی لە چواردەوری هەرێمی کوردستانن چ دەوڵەتی تورکیا بێ چ کۆماری ئیسلامی ئێران بێ چ دووەلی خلیجی بێ پێویستە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق پەیوەندیەکی گونجاویان نەبێت چونکە 2000 ئەم هێزە سیاسیە دوایی لە قۆناغەکانی حکومیە لەوانەیە بڕاتە پێگەی دەسەڵاتی سیاسی کە ئەچێتە پێگەی دەسەڵاتی سیاسی ئەتوانێت ئەم بەرژەوەندیە ئەم علاقەیە ئیسtismار لەسەر حسابی خەڵک نەبێت بە دڵنیاییەوە نابێت لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵک بێ ئەبێت بەرژەوەندی خەڵک بە ئاراستەی و دەوڵەتە ئەقلیمیە یا ئەو دەوڵەتە نێونەتەوەیە بە ئاراستەی تحقیقکردنی بەرژەوەندەکان چونکە 2000 تۆ خۆت بۆ خۆت ئێستا عێراق و هەرێمی کوردستان ئایا توانین تەواوی پێداویستەکانی خەڵک جێبەجێ بکەن ئێمە لەبەرەوەی لە ڕووی اقتصادی و بازارمان گرێدراوە بە کۆماری ئیسلامی ئێرانەوە بە تورکیاوە لە هەر حاڵەتێکا کێشە و گرفت دروست بکەین بۆ ئەو دوو دەوڵەتە ئەوان دوو دەوڵەتن لە چاوێمە زۆر پێگەیان بەهێزتر زۆر پێگەی نێو دەوڵەتیانەیە بۆیە گرفتەکە بۆ ئێمە گەورەترە بێ بۆیە شتێک هەیە خوازیارمە و خەڵکە چیتر بە دوای ئەو قسە و قسەڵۆکانەی هەندێک لە سیاسی دۆڕاون نەکەون و گوێ لە قسەکانیان نەگرن کەەوە کۆمەڵی ئیسلامی ئێرانیزمە یا چینیزمە کۆمەڵی ئیسلامی ئێران کۆمەڵی ئیسلامی ئەگەر قەناعەتی وابێ مامەڵە لەگەڵ ئێران بکە لە کەس ناترسێەوە باکی بە قەزیانە نییە و ئەگەر قەناعەتیشی بەوە بێ لەگەڵ تورکیا پەیوەندی هەبێ ترسی لە هیچ کەسێک نییە و ئەگەر قەناعەتیشی بەوە هەبێ لەگەڵ ئەمریکا پەیوەندی هەبێ باکی بە قسەی و قسەڵۆکی هیچ کەسێک نییە ئەوەی بەرژەوەندی خەڵکی عێراق بێ ئەوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بۆیە زۆرجار بەرژەوەندی خەڵکی عێراق باسەکەم چکە من تاری پەرلەمانی فیدراڵیم بۆیە بێ لە ئاس بەرژەوەندی گشتەکان قسەکان زۆر باشەوە لە هەڵبژاردنەکانی 12 ئایار بڕوای هەندێک لە شارەزایان ئەگەر ئەو ساختەکاریە نەبووە ئەحمەدی حاجی ڕەشید یەکەم دەنگی هێنا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە ڕەنگە ئەو کاتە بگرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بووایە بەڵام ساختەکاریەکە چی لێ کردی چونکە ئێستا هاوڵاتیان ڕەنگە بەشێکیان بێهیوا بن لەوەی کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان باز لە هەڵبژاردننی 12 یار دەکەن کە ساختەکاری کراوە تۆ ساختت لێ کراوە دەنگی هاوڵاتیانیش دزراوە چۆن ورە دەبەخشیتەوە بە هاوڵاتیان کە بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان من ئەو دەنگانەی کە دزراون لە کۆمەڵی ئیسلامی و لەوانەیە بەتایبەت لە من دزرا بێ تەرجەمەم کردووە بەوەی کەوا دوو کورسیەکە توانیمان 53 کورسی پێ کۆکەینەوە کەواتە نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی هەرچەند دەنگیان لێ بزن ئیرادیان کەم ناکە و ئەو مەبادیانەی کە قەناعەتیان پێی بووە کەم ناکە خاڵێکی دیکە ئەمەوێ ئەوە بڵێم با ئێمە لە مێژووە نەژین چونکە هەر هێزێکی سیاسی تەنها لە مێژووە بژی ناتوانێت لە ئایندەدا گەشە بکە ئێمە قەناعەتمان بەوە هەیە کە ئەوە مێژوویەک بۆ مێژوو تەنها بۆ ئەوە دراسە بکەین کە ئیسفادە لە کەم و کوڕیەکانی بکەین بۆ ئەوەی بتوانین لە ئێستادا لە ئایندەیەکی گەشە بژین ئایندەی گەشت بەوە ئەبێ کە ئێمە ئێستا ئەتوانین چی بکەین زۆر جار هەندێک گێزی سیاسی چونکە من زۆر جار کە باسی ئەو سێ گروپە کەم کە لە عێراق هەن شیعە سونە کورد هەمیشە ئەڵەم شیعەکان لە مێژووە ئەژین بۆیە کاتێک کە لە مێژووە ئەژی ناتوانانی بەرهەمە هەبێ بۆ حاضر و ئێستا هێزە سیاسی شیعەکان تووشی ئەم گرفتە بوون هەمیشە باسییان لە مێژوو کردووە بە مێژوو توانیوانە خۆیان بێڵنەوە بۆیە ئێستا هیچ خزمەت گوزاریەکیان لە ئەو ناوچانەی کە ئەوان سەیدرە و دەسەڵاتیان تیا هەیە بە هیچ شێوەی نەیانتوانیوە بەسرە زیندووترین نمونەیە کە ئاوی نییە بیخوا کە کارەبایی نیە لەبەری دانیشەیە و بەسرە خۆی بۆ خۆی خزمەت گوزاریەکی تیان نییە ئەوان چی بکەن لەو مێژووەی کە هەیەە و 1000 و ئەوەندە ساڵە بەو مێژووە ئەناڵێنن کورد خەریکە تووشی هەمان نەخۆشی ئەبێ هەمیشە باسەکە کە ئێمە میلەتێک بووین ئاوا ئەوەمان کردو ئەوەمان کردووە میلەتێکی وا قارەمانی شاقیان نا ئێستا چیت پێکرێت بۆ خەڵکی کوردستان چونکە خەڵکی کوردستان تااقەتی لە گوێگرتن لەو مێژووە نەماوە جا مێژوویەکی پرچنگدارە یا مێژوویەکی لەکەدارە کە لە ڕاستیا شۆشە کوردیەکان هەندێکیان مێژوویەکی لەکەدارن بۆیە مێژوو تەنها با ئەوەندە باس بکەین کە دەرسی لێوەرگین نەک ئەوەی بێتە وردی سەرزمانمان چونکە بە بڕوای من ئەوەی لە مێژووا بژی ناتوانێت لە ئێستادا بژی زۆر باشە مامۆستا لەو کاتی کە جەناب خۆت کاندید کردبوو بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق یەکێتی و پارتی
ئەمەیان ڕەنگە بە خۆش توێ بە تایبەتی بە کۆمەڵی ئیسلامیش لەوەی گەربێت و کاندیدێک لە دەروێ و ڕێکەوتنە سیاسی هەبێ ڕێزی کورتێک دەچێت و ئێستا دەبینین خۆیان کاندیدی جیاوازیانەیە بۆ سەرۆک کۆماری عراق ئایا تۆ یەک ڕێزی کوردت تێکدا و ئەمەی کە ئێستا ئەوان دەیکەن تێکدان یەک ڕێزی کوردەیانەوەی کە تۆ کردت مەسیجەکەی من لە خۆ کاندیدکردنەکە بۆ ئەوەی ئەو وەهمی یەک ڕێزەی کورد بە خەڵک بڵێم کە ئەمە نە ئەسڵی هەیە و نە ئەساس چۆن ینی طبعا زۆر جار بە ناوی یەکڕێزی کوردۆ لە ساڵی 2005 بەدواوە لە 2004 بەدواوە بە ناوی یەکڕێزی کوردۆ شتێک ئەکرێت لە پەرلەمانی ئیتیحادی کە ئەو دوو هێزە سیاسیە بە تایبەتی ئەو کاتەی کە زۆر ئیعلانی ئەوەکەن کە پەیوەندیەکانیان و هاوپەیمانی استراتیژینەوەنە ئەو کاتە زۆر پاشقل لە یەکترەگرنەوە ئەو کاتە زۆر لە کەمینان بۆ یەکتر بۆیە یەکڕێزی کورد لە بەغدا جگەل لە وەهمێک جگەل لە خوراافەیەک هیچی دیکە نەبووە من ئەو مەسیجەم بۆیەدا تا خەڵک بزانێ تێکشکاندنی ئەم خوراافەیە کە بە ناوی یەکڕێزی کوردەوە کراوە کێ دروستی کردووە ئەم وەهمە ئەم وەهمە ئەو دوو هێزە سیاسیە دروستیان کردووە کە بە خەڵکیان وتووە ئەوە بە لایەنەکان تەبەن یەکێک لە مناقەشەکان لەگەڵ هادی العامریە ئەوە بوو کە وتی ئێوە پێتان نەوتوین کە ئێمە ئەحزابی جیاوازین وت من مەسئول نیم لەوەی بە تۆی بڵێم تۆ لەگەڵ کێ ئیتیفاقی کردووە کە وتێتی ئێمە هەموو هێزە سیاسی وتی من ئەو ئیتیفاقی کە کردومە لەگەڵ ئەو هێزە سیاسیە وتێتی معظەمی هێزە سیاسیەکان لەگەڵ ئێمە وتم بە بەڵگە بۆ تەسەلمێنم کەوانە ئەوە کۆمەڵی ئیسلامیە نوێنەری هەیە ئەوە نەوەی نوێیە پشگیری ئێمن ئەوە هاوپەیمانیە لە چوارچەوەی ئەو چوار هێزە سیاسیان ئەوە یەکگرتووی ئیسلامی کوردستانە کاندیدی هەیە ئەو چوارە ئەو ئیتیفاقی کە کراوە من نازانم تا چه ئەندازەیە گوتم پێی لەگەڵ پارتی و یەکێتیا کراوە چونکە وتم کە من ڕوبەڕووی کادرانی نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی ئەبمەوە وا هەست ناکەم ئیتیفاقێکیان لەگەڵ پارتی هەبێ لەسەر ئەو قەزیەیە بۆیە ئەو پارتی ئەگەر ئەم ئیتیفاقی کردوێ بە تەنها خۆی کردوێتی لەگەڵ ئێوە و ئێوە بەرامبەر بە ئەوان ئەو هەڵوێستتان ئەبێ بێ یا بەرامبەر ئەو دوو هێزە ئەگەر ئیتیفاقێک سیاسیان کردو چکە من قەناعەتم وا بۆ ئیتیفاقە بەو شێوەیە نەکرابوو لەوانەیە یەکێتی بێدەنگەی کردبێ لەوەی کە ئەوان کاندید تەقدیم کەن و کاندیدیان نەبێ هەر ئەوەندە ئیتیفاقە بوو ئەوەش واناکە یەکێتی ملزم بن بەوەی دەنگ بن بە نوێنەرەکەی پارتی چونکە یەکێتی لەو مەجاالە ئەبوایە ئەو هەڵوێستیان بنواندایە کە ئێستا پارتی ئامادەیە کە کاندیدی هەبێ لە بەرامبەر کاندیدەکەیوانە کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو حاڵەتە کەوا بێدەنگەی پێکراوە کەوا لە ئاست کاندیدەکەی ئەوانە بێدەنگ بێ و کاندیدی نەبێ تەنها ئەو بێدەنگێ بوو کە یەکێتی نیشتیمانی ئەو پۆستەی بە پۆستی خۆی نەزانیوە پۆستی سەرۆکۆماری بە ئیستیحقاقی خۆی زانیوە داینەوە لە کاتی سەرۆکۆماریە کاندیدێک بەس بۆ دوولایەنە یەکڕێزی ناکەن کەواتە لە ئەساسۆ ئەمەی کە باس ئەکرێ یەکڕێزی خەڵکی کوردستان لە پەرلەمانی فیدراڵی خوراافەیە وەهمە شتێکی وان نییە تەنها ئەوەندەیە چاوبەستی خەڵکیان پێ کردووە ئەگینا بریتیە لە تەوزیعکردنی مەناسب و پۆست و پارە و هیچی تر بۆیە مەسیجەکەی من بەشێکی لەوە بووکەوە ئەم خوراافەیە تێک بشکێنێ ئەگەر ئامادەن یەکڕێزی کورد یەکێک بێت لە فاکتەرەکانی سیاسەتی ئێمە فەرموو بابێن وەزعی هەرێمی کوردستان چونکە من ناکرێت لە هەرێمی کوردستان پەرلەمانەکەم دابخرێ وەزیرەکانم بنێرێنەوە بۆ ماڵەوە قۆرخی دەسەڵات بکرێ موچەی موچەخۆرانم ببڕێ کەسە سیاسیەکانم ئازار بدێن لە پۆستەکانیان دوور بخرێنەوە مامۆسایانی ئاینی ڕیشیان بسووتێنرێ لە خوتبە مەحروم بکرێن ڕۆژنامەنووس شەهید بکرێ پێشمەرگە سەری بتاشرێ مقدراتی ئەم خەڵکە ببرێتە دەرەوە نەوتم بدزرێ ئەمانە ناکرێت لێرە ئەمەم لەگەڵا بکەیت و بڵێ وەرە لە پەرلەمانی ئیتیحادیش دیفاع لەم فەزاحەتم بۆ بکە کاتێک ئەمەی چاکرد اینجا دەوا لە من بکە لەوێ با یەکڕێز بین یەکڕێزیەکەش ئەگەر داوای قەزەیەکە بە تاک داوای بکە لەسەر بەرژەوەندی گەشتەکانی خەڵکی کوردستان با داوای یەکڕێزیم لێ بکە بەس لەسەر پەیداکردنی پۆست بۆ ئەو بە هیچ شێوەیە ناچمە ژێرباری ئەوەی کەوا پۆستێک وەربگرێ دوای گەندەڵی تیا بکە دزی تیا بکە ڤزی تیا بکە فەسادی تیا بکە دوایش لە بەغا بڵێ بە منە بێت دیفاعی لێ بکەی لەبەرەوەی پەرلەمان لەبەرەوەی وەزیرێکی کوردە نەخێر کاتێک وەزیرەکان هێنا پەرلەمانەوە کە دەرکەوت فەسادی کردووە یەکێک بوون لەوانەیە کەوا بە دەنگی بەرز دەنگمدا بە دژیەوەی کە بمێنێتەوە لە وەزارەت بمێن زۆر باشە زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ پەیامەتی هەیە بۆ دەنگدەران بۆی کە بچنە سەر سوندەخەکانی دەنگدا
بەس زۆر بە کورتی. دەنگدان بریتە لەوەی کە لە هەمان کاتە ئەمەل بە ئینسان ئەگەڕێتەوە، چونکە کاتێک کە دەنگەدا ئەمەلی بۆ گەڕێتەوە کەوا تا ئێستا کەسێک هەیە متمانەی پێ هەیە کەوا گۆڕانکاری بۆ بکات کە بە دڵنیای و گۆڕانکاری ئەتوانرێ بکرێت بە دەنگدانی ئەو خەڵکە، دیسان ئەتوانرێت بەو دەنگدانەی ژیانی خۆی ئاسوودە بکە، ویژدانی خۆی ئاسوودە بکە، ئەوانەی کە زوڵم مستەمیان لێ کردووە لە دژیان دەنگ بدا بە ئەوانەی کە ئەتوانن چاکسازی بکەن لە وڵات. زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەتی کە بێمت بەخشی. بینەرانی عزیز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە لەگەڵ ما بوون. تا بەرنامەیەکی تر و بەڕای ئایندەیەکی گەشتر بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.